ماسی بە یەکێک لە خۆراکە سەرەکیەکانی مرۆڤ دادەنرێت. هەرکەس لە کوردستان ماسی شەمێران و دەریاچەی دەربەنیخانی چنگکەوێت کوردوتەنی خۆی بەشا ناگۆڕێتەوە. چەند ڕۆژێکە وەرزی قەدەغەی ڕاوماسی کۆتایی هاتووە، ئیتر ڕاوچەکان دەچنەوە دەریاچەکە و ماسی ڕاو دەکەن و دایانێنەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان. دەربەنیخان سەرچاوەیەکی سروشتی بەرهەمی ماسیە. ئەمساڵ ڕاوچیەکان ناتوانن وەک ساڵانی ڕابردوو ماسی ڕاو بکەن و دەڵێن ماسی کەمی کردووە بەهۆی ڕاوی بێبەرنامە و کۆنتڕۆڵ نەکردنی تەواوەتی لە کاتی قەدەغەکردنی ڕاودا. وەڵا هۆکاری چییە؟ هۆکاری زۆرە. لایەنێکی گەڕێتەوە بۆ خەڵکەکە خۆی، لایەنێکی گەڕێتەوە بۆ حکومەت. خەڵکەکە خۆی ئەو لایەنەی کۆمەڵێکی تایە زۆر بێزەمیرە. تۆڕ لێ ئەدەن 500 کیلۆ 600 کیلۆ ماسی ئەگرن لە کاتیمانە. لە لایەکی تریشەوە حکومەت خۆی بەرپرسیارە، ناتوانێت ئەم بەحرە یعنی کەسێک بێنە ئەگەر یەک تۆس شارەزایی هەبێت لە ڕاوکردن و هینا 35,000 پەنجەماسییان تێکردووە ساڵێک، لەوە چێ هەزاری نەبووێتە ماسی گەورە. نیوەی مردار بۆ تۆ نیوەی گیراوە هەر بە بچووکی. بۆ چارەسەرکردنی گرفتی کەمبوونەوەی ماسی پێشنیار دەکەن هێزەکانی ئاسایش کۆنتڕۆڵی ئاسایشی بەنداوەکە بکەن و پیشەی ڕاوچێتی بە یاسایی بکرێت و ناسنامەیان بۆ دروست بکرێت. حەز ئەەکەین ئێمە وەکو ڕاوچیەکان تەسلیمی دەستی ئاسایش بکرێ بەڕاستی، وەکو سەدی دوکانی لێ بکرێ، هەر کەس لێوە ڕۆی لە شوێنی مەمنوعە بدرێتە دادگا و ئیجراعاتی قانونی لەگەڵا بکری. وەڵای سەیەکێکی وەکو من حەزەکەم هەوێمان بۆ بکەن، ساڵانە ئێمە پارەیەکی کەم بدەینە حکومەت، وەکو چۆن ئێستا ڕاوی سوێسکە و ئەمانە کردێ. من خۆم برادرم هەیە هەوێی هەیە ساڵی 100,000دا، ئێتر لە مایەکایە لە 2 مانگای ئەو ڕاوی خۆی ئەکات. ئەوەی کە بژێوی ژیانی لەسەرەتی جیا بکرێتەوە. بەشی پۆلیسی دارستانی دەربەنیخان لەلایەن ڕاگەاندی بەڕێوەبەرایەتیانەوە لێدوانیان لێ قەدەغە کرا و ناتوانن وەڵامی پرسیار و بابەتەکان بدەنەوە. لە لایەکی ترەوە ڕاوچیەکان داوا لە خێرخوازان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن جۆری باشی پەنجەماسی بۆ بەنداوەکە دابین بکەن بۆ ئەوەی ماسی لە بەنداوەکە بنەبڕ نەبێت. ڕێبین محەممەد شارپرێس دەربەنیخان.